سایتی مون کەش کە بە شێوەی ئۆتۆماتی کەشت بووە ماینینگەکە. سایتی مون لایتکۆین کە بە شێوەی ئۆتۆماتیک لایتکۆینت بوو ماینینگ ئەکات. سایتی مون داش کە بە شێوەی ئۆتۆماتیک داشت بوو ماینینگ دەکات. سایتی مون بیتکۆین کە بە شێوەی ئۆتۆماتیک بیتکۆینت بوو ماینینگ ئەکات. سایتی مون داچکۆین کە بە شێوەی ئۆتۆماتیک داچکۆینت بوو ماینینگ ئەکات. بۆ ئەوەی ئێوەش بتوانن بە شێوەی ئۆتۆماتیک ئەو پارە دیجیتالیانەی ئەرزە دیجیتالیانەی ماینینگ بکەن تا کوتای ڤیدیۆ لەگەڵم بن. سلااو بەڕێزان، من هاتمان دیسانەوە لە چەنێلی یوتیوبی چۆنیەتی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. دیسان لە خزمەتەوە بوو پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆەکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. هەروەکو لە بیداتی ڤیدیۆەکان باسکەرێ واتمان بە شێوەی ئۆتۆماتیک ئەو 5 ئەرزە دیجیتالیانەی کە بە شێوەی ئۆتۆماتیک دەتوانن ماینینگی بکەن و بینەنا ئەو سایتە. بەڵام بۆ ئەو 5 سایتانە کە من لە بیداتی ڤیدیۆەکان باسی کرد، ئێوە پێویستتان بە سایتێکی تر هەیە کە بە واسطەی ئەم سایتە بتوانن ئەو پارەی ئەو ئەرزە دیجیتاڵی کە لەو 5 سایتەیە کارەکەن بینە ناو ئەو سایتی ئەمرو بەڕێزانکەمەوەی ئێوە فێر ببن. ئەمڕۆ سایتی کۆمپاتە کە توانن بە شێوەی ئۆتۆماتیک ئەو 5 ئەرزە دیجیتالیە بینە ناو ئەو سایتە و دواتر بە شێوەی دینار وەربگرن. بەڵێ هاوڕێیان بوو نانووسین لە سایتی کۆمپات، ئەچینە سەر گوگل کڕۆم، لە بەشی سەرەوە ئەنووسین کۆمپات، سێرچەکەین کۆمپات، دواتر ئینتەرەکەین لێنا ئەو سەفحەیە. کاتێک هاتین ئەو سەفحەیە لەسەر بەشی ڕەجیستەر کلیکەکەین. لێرانە ئیمەیلێک، جیمەیل ئادرێسێک خۆدانێ کە خۆدبی، پاسوێردێک، دووبارە هەمان پاسوێرد، ئایم نۆت ڕۆبات، دواتر ئەو چیە گەر فعال نەبوو فعالیەکەی و ڕجیستەرەکەی. کاتێک کە ڕجیستەرت کرد بەڕێزم دێ ئەو سەفحەیە. کە هاتی ئەو سەفحەیە لێرانە 5 ئەرزی هەروەکو بینی 5 ئەرزی دیجیتال هەیە کە هەر یەکیان نرخەکان جیاوازە لە بازاڕی جیهانیدا و ئەو ئەرزە دیجیتالیانەی ئێستا لە گۆڕی پارە و دۆلار و یۆرۆ و دینار و تومەن و هەموو پارەی فیزیکی پێکرێن کە ئەو ئەرزە دیجیتالیانە ساڵانێکە هاتینە ناو بازاڕی دراو، واتە ئەو ئەرزە دیجیتالیانەی هەروەکو دراو معاملە نەگەلەکرێ کە هەر یەکان نرخی جیاوازیان هەیە کە بە نرخترینیان بیتکۆینە کە یەک بیتکۆین ئێستا لە بازاڕی جیهانی بە 12 میلیۆن دیناری عێراقیە. بەڵێ بەڕێزانم بوو نانووسین لەو 5 سایتێک. من 5 لینکم لەژێر ئەم ڤیدیۆی داناوە. کاتێک ئێوە کلیک لەسەر هەر یەک لەو لینکانە یەکەن دێنە ئەو سەفحەیە. لێرانە هەمان جیمێل بۆ ئێوە بەڕێزان، هەمان جیمێل کە لە سایتی کۆینپات، هەمان جیمێل کە لە سایتی کۆینپاتت نانووسین کردووە، هەمان جیمێل لێرانە نووسی ئایم نۆت ڕۆباتە لەبژێری. دوای ڤێریفایەکەی بەڕێزم و ساینینەکەی بە شێوەی ئۆتۆماتیک ئەو سایتە داشت بۆ ماینینەکە. بۆ ئەوەی ئەو بڕە داشەی کە بۆ تۆ ماینین کردیە بتوێ بێخیانەوە سایتی کۆینپات، لێرانە لە بەشی کلیم ناو کلیکەکەی، چانێلەکە سابسکرایب بکەن، زەنگولەی تەنیشتێ دایگرن بۆ ئەوەی هەر کاتێ من ڤیدیۆ نوێ بڵاوەکەمەوە ئێوە ئاگادار ببنەوە. ئەو پارە زیاد بوو، ئەو کۆینانە زیاد بوو. لێرانە هاتە ناو سایتی کۆینپات. بەڕێزانم ئەگەر لێرانە ئەوەت بوو نەهات، لێرانە لەو بەشەی بوت نەهات واتە کلیم نەبوو، لێران لە سەرەوە تەماشاکە لە سەرەوەی گوگڵە لێرانە ئەو تیکەی داگری، دوای دانەکەی چاکەبی، دوای دانەکەی. ئەگەر بەڕێزانم دیسا بۆ ئێوە ئەگەر هاتوو ئێوە کاتێکە کلیمتان کرد و پارەکەی قبول نەکرد بچتە ناو سایتی کۆینپاتی، لە سەرەوە لێرانە لە بەشی دیعایەکان ئەو تیکەی داگری دوایدانە. ئەلی بەڕێزانم هەروەکوا بینم من زۆر بە ئاسانی لێرانە ئەتوانم هەموو ئەو ئەرزە دیجیتالیانەی بەدەست بێنم بە شێوەی ئۆتۆماتیک. بۆ ئەوەی ئەو ئەرزە دیجیتالانەش بکەم بە پارە، ئێستا زۆر سەرڕەفی ئۆنلاین هەیە کە ئەو ئەرزە دیجیتالیانە یەکڕن، واتە کاتێک کە تو ئەو ئەرزانت بەدەستێنە ئەتوانی زۆر بە ئاسانی لە سەرڕەفی ئۆنلاین خارجی و ئێرانی بکەی بە دۆلار و بە تومەن. بەڵام ئێوە بە ڕاستگووانە بنگەلەوە ئێوە تەبی کەسێک بناسن لە ئێران
بۆ حساب بانکی خۆی بدات بە ئێوە و ڕقەمەکە بدات بە ئێوە و کاتێککە ئێوە ئەو ئەرزە دیجیتالیانە کارەکەن بخنە حساب بانکی ئەویش ئەتوان زۆر بە ئاسانی ئەتوانی لە ئێرانەوە لێرانە بنێرێ بۆ سەرڕافێک و لێرە بە دینار وەری بگرین. بەڕێزان ئەو سایتە بەخۆش پشگیری لە توکەنیەکە واتە بێجگە لەو 5 ئەرزە دیجیتالیانەی بەخۆش ڕۆژانە توکەنتە دەتێ و ئەتوانێ ئەو توکەنەش هەر بکەی بە پارە. بەڕێزانم ئەو 5 ئەرزە دیجیتالیانە شارێکان جانتێ پارەی خۆیان هەیە ئەتوانێت لە ئینتەرنێتی سێرچی بکەن و نرخی هەموو ئەو ئەرزە دیجیتالیانەی وەربگرن و بزانن کە چەند بە نرخن ئەو ئەرزە دیجیتالیانەی لێرانە. بەڕێزم هەروەکوە بینن لە ژێرەوەی هەر یەک لەو ئەرزە دیجیتالیانەی ئایکۆنێک هەیە بۆ نمونە بیتکۆین کەش کاتێکە لەسەر ئایکۆنەی کلیکەکەی لەسەر ئایکۆنەشینەی لەسەر کانوێرت بیتکۆین کلیکەکەی لێرانە چەند بیتکۆین کەشت هەیە بۆ نمونە ئەنووسی عەدەدەکەی ئەنووسی لە بەشی سەرەوە لێرانە هەر ئەرزێکە دەتوێ هەلە بژێری و دەوای کانوێرتەکەی. ئەوە بوو چییە بەڕێزانم؟ ئەوە بوو ئەوەیە کاتێککە تۆ لەو بەشەی هەر بیتکۆینت بەدەستێنە ئەو بوو چیە بەڕێزانم لە ئێرانە کاتێک تۆ لەو بەشانە هەر ئەرزی دیجیتالێکت بەدەستێنە لە بەشی کانوێرت ئەتوانی بگۆڕی بە هەر ئەرزی دیجیتالێکت کە بتوێ. ئەو 5 سایتە هەر 5 سایتە بەشی ڕێفرانسی هەیە کاتێکە کلیک لەسەر بەشی ڕێفرانسیەکەی ئەو ێستا لینکی منە ئەو لینکەی ئەتوانی بدەی بە کەسانێک بە خزم و کەس و هەر کەسێک کە بێ لەسەر لینکی تو کلیپکەت و لەو سایتانە بەشدار بێ ئەو سایتە 25% پاداشت دەدەێت. بەڵێ بەڕێزانم هیوادارم ئەو ویدیۆش بۆ ئێوە سوودمەند بوو بێت و حتمما لەو سایتەش ناونووسی بکەن جەنە تا 15-20 دلار کار بکەن لەو سایتانە. ئیتر هەر پرسیارێکە بوو لە کامنتە بووم بنووسین و من بە چاوان جوابتان نەدەم. بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.